ئێستا باشە. سەرەتا بەخێر بێن، من ناوم ئەبوو بەکر محەممەد ئەحمەد، ماوەی نزیکەی 20 ساڵە ئەم پیشەیەکەم. سەرەتا کە دەستم پێ کرد یاندامێکە لە گەنجێتیەوە دەستم پێ کرد، حەزم لە ئیشەکە بوو، ئەو کاتە ئیش باش بوو، حەزم لێ بوو، تا ئێستاش ماوەتەوە لەگەڵ ئیشەکەمان لەخوا بەزیابێ سەرکەوتوو بووم. لە ساڵی تقریباً 2003 و 2004 دەستم پێ کرد، وەکو ئەوە کەس هاوکارم نەبوو، بەڵام حەزم لە ئیشەکە بوو. شێرم هەڵبەتە شێرم نەوعێتی زۆرە، شێرمی خۆمان هەیە جوانە، بەڵام شێرمی خۆمان زووە کوڵێ و زوو ئەپیشێ و چرتە بێ، بەڵام شێرمی گەرمیان بەعام شێرمی گەرمیان و جنوب باشترە، بەسەرکی زاغی ئەمێنێتەوە باشتر لە کوڵانەکەیە، کاتی زیاترە بۆ کوڵان جواتر دەرەچێت لە کوڵانە، تام و ڕەنگ هەڵەمژێ، لەبەر ئەوە شێرمی گەرمیان باشترە، لەبەرەوەی تۆزی وشکترە. شێرم سەرەتا لە ناوەڕاستی مانگیدا دەست پێ ئەکات هەتا نزیکی مانگی سێ کە کەشی بەهارە دەست پێەکە، ئیتر کە کەشی بەهارە دەستی پێ کرد بەرەو کۆتایی ڕۆشێرم بەڵێ. بە شێوەیەکی گشتی شێرم بە دۆشاوە کوڵێنرێ، دۆشاو ئاوی تێکەڵەکرێ، هەیە شایەتیەکە، بەڵام دۆشاو لە هەموو ئەوانی کە باشترە، هەم تامی خۆشەکە، تۆزە تاڵەکەی نامێنێ و مشتریشی زیاتر بۆ نوبەرامی خۆشترە. شێرمی باش، شێرم زۆر ورد نەبێ، زۆر گەورەش نەبێ، شێرم تۆکڵی مۆر بێ جوانە، شێرمی چاکە شێرم. بەخێوی براکەم لە چاوەکانم ڕێزی سپاس دەکەم. دو کیلۆنی شێرم بۆ کیلۆیەک دۆشاو. دۆشاوەکەش چەندەیە بڵین حەجمەکەی 3 ئەونە ئاو لەگەڵیا پێەکەی. کاتێکە شێرمە کوڵێنم سەرەتا دۆشاوەکەی تێیەکەم، سەریانێمە و کە هاتە کوڵ پێش دەقەی بمێنێت پێشەوەی بکوڵێ، ئەوە کە دەستی لێی بە شەقۆی بەشێک دیارەکە هەستەکەی نەرم بووە، بیکوشێنەرەوە دایپۆشە بەلایەنوان، پاشان بە پەڕۆ شتی پیاوە بۆی کە ئەو هەوایی ئەو هەوا و گەرمی هەڵمەی کە لە ناوێتی دەرنەشێتای بمێنێتە بۆ ئەوی کە نەرم بێ و باشتر کوڵێ، تام و ڕەنگیش باشتر ڕەگشێ بڵێ. بە شێوەیەکی گشتی شێرم بە دۆشاوە کوڵێن، لە سلێمانی بۆ بەناوبانگە بە دۆشاو، هەندێک شوێنی کە هەیە هەر بەبێ دۆشاو ئەی کوڵێن و دوایی ئەوە بۆ لە کاتی خواردنەکەی دۆشاوێکن بەسەرا، بەس ئەو نوعەتە خۆش نییە. سلێمانی لە خەڵک لە جنوب بۆیە لە شوێنەکانی ترێت لە سلێمانی شێرمەخوا، شێرمی سلێمانی بەو شێوەی بەناوبانگە. یادگاری خۆش و ناخۆش هەیە، تەوان ئێمە لە وەرزی سەرمایە ئەم ئیشاکەین، کاتی وە هەبووە کە دنیا ئەوەنە سارد بووە، کاتێک کە شێرپێڵاکەم پشتووە و دام ناوەتەوە بۆەوەی قاپێکی تر تێکە بۆ مشتریکە هەڵم گرتووە بەری نەیەوە بە سوێتی، ئەوەنە جەوسار بووە لەو کاتانەیە ئیشێکەمە ئیشێمە شەر لەو کاتانەیە باشە. هەمیشەی من گەنجەتیم ینی لەسەری داناوە، بەڵام ناڕەحەت نیم بە ئیشەکەم، سواز بخوا گەنجەتیم لەم ئیشایە بەسەر بردووە، ئەکرا مەسەلەن ئیشێکی تر بکەم، ئیشێکی ئاسانتر بکەم، بەڵامی تر من لەگەڵ ژیانی منە ئەوە گونجاو بووە. داوای دەکردوم کە ئیشەکەیان بکەم، وەکو خۆی چۆنێک بڵێنم بەو شێوەیە ئامۆژگاری کردوون و پێم وتم. خانمان لە ماڵەوە کەمەی کوڵێنن، لەوانەیە لە وەرزی زستانە 2 جار 3 جار تا 4 جار بیکوڵێنن، ئەوان زیاتر چکە مەشغوڵن بە کێشی بە خواردنی ترەوە، بۆیە ناتوانن خبرەی تیاوێنن. ئەینا شێرم کوڵان زۆر ئاسانە، هیچ لێزانینیشی زۆری ناوێت، چەند جارێک بیکوڵێنی لەسەر یەک فێرەبی، ئەویش هەر بە دۆشاوەکە و بە ئاوەکە تێکەڵگێکە کوڵا جوان سەیدا ئەپۆشی و تاوە بە هەماشەوە.
باشە ئەوزار هذا موتيل